ئەن 2014 ڕۆژێکی خەمناک کە جینۆسایدی ئێزیدیانی شنگار لەسەر دەستی تیرۆریستانی داعش کە ئەو عەقلیەتە تاریکستانیەی کە دژ بە مرۆڤایەتی و دەستدرێژیکردنە سەر خەڵکی شنگار لەبەربوونیان تەنها لەبەرەوەی ئێزیدی بوون کە کارەساتێکی زۆر گەورەی کە نامرۆیانەت مامەلەیان کرد بەداخەوە و ئەم ڕۆژە بووە دەستپێکێکی دیکەی فەرمانەکان بەرامبەر بە مێژووی ئێزیدیاتی کە کرا و بوونی ئەو عەقلیەتە و بەردەوام بوونیشی کە تاکو ئێستا بەداخەوە لە چەند شوێنێکدا کە دژایەتی مرۆڤەکان دەکات دژایەتی پێکەوە ژیان و ئاین و ئاینە زای جیا دەکات بەڵام بەردەوامبوونی ئێمە بڕوابوونی ئێمە بۆ پێکەوە ژیانەوە ڕوبەڕووبوونەوەی ئەم تیرۆریستانە ئەم بیر و عەقلانە کارکەچی سەرشانی ئاینی نیشتیمانی ئەخلاقی هەر هەمومانە چکە نابێت کارێکی وا دووبارە ببێتەوە کە بەداخەوەش دەبینین دوای 11 ساڵ مەئسات و تراژیدیای ئێزیدیەکان تەواو نەبووە چ لە شنگار نە لە ئاوەدانی و خزمەتگوزاری و سەقامگیری چ ژیانی ناو کەمپەکان دەبینن کە ئەو کۆمەلگایە جڤاتی ئێزیدیاتی کە ڕوبەڕووی بوویتەوە کە ژیانێکی سەختی بەردەوام هەیە بۆیە ئەرچی سەرشانمانە هەمومان لە کوردستان و ئەرچی سەرشانی سەرەکی حکوومەتی ئیتیحادیە هەم بە جینۆساید ناساندنی ئەم جینۆسایدی ئێزیدیەکان کە ئەرچی حکوومەتی ئیتیحادیەکە کە ڕوویدا لە عێراقدا و هەروەها جێبەجێکردنی اتفاقی شنگار لەگەڵ بینی حکوومەتی هەرێم و حکوومەتی ئیتیحادی بۆ ئەوەی سەقامگیری و ئاوەدانی و بتوانرێ خەڵک بەسەربەرزی و بە کەرامەت و بگەڕێتەوە شوێنی خۆی و وەکو ئاستی پێویستیش خزمەت بکرێتن و بەرگریان لێ بکرێتن. وەکو پارتی بەرنامەی چییە بۆ گەڕانەوەی ئاوارە ئێزیدیەکان؟ بەرنامەکانی ئێمە لە چوارچەوەی کاری حکوومەتیە ئەو اتفاقی کە واژوو کرایە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی ئیتیحادی و هەروەها بە پاڵپشتی کۆمەلگەی نێودەوڵەتی چ هێزی هاوپەیمان بێ چنەتەوە یەکگرتوەکان کە دامی جێبەجێکردنی ئەم اتفاقیە دەکرێتن کە لەوێڕا لە پرۆسەیەدا دەبیندرێت کە دەتوانرێت ژینگەیەکی لەبار لە شنگار سەربەرزانە دروست بکرێت بۆی خەڵک بگەڕێتەوە سەر شوێنی خۆی. دماغیک آخفتن یاوارەیە